هەوشارەی پردێکە لە نێوان پیرانشار، مەهاباد، شنۆ، ورمێ. ئەمە شاری نەغەدەیە، شارێکەکە کورد و تورک پێکەوە ساڵانێکە دەژین. لێرە کللتورێکی فرەچەشن هەیە و بازاڕێکی قەرەباڵغی هەیە. لە بیرمان نەچی نەغەدا لە سێ و دەرەجەیەکە و باخ و ساردخانە هەر چوار دەوری شاری داوە. کاتی نەنێو نەغەدا سەید عەبدوڵڵامان بینی. بۆیە من باسم کرد کە خەڵکی نەغەدا یعنی کاری سەرەکیان باغداریە، کشت و کاڵە. لێرە چی بەناوبانگن هەیە مام سەید؟ نەغەدە کاری بەرهەمهێنەرەکەی ئاژاڵداری و زەراعەتە یا کشت و کاڵی بە قەولی ئێرانی کەشاوەرزیە. ئێستا سندوز بەهۆی وەی کە منتەقەیەکی پڕ ئاوە گادەر بە نێویدادیە، زەمینی چاک و باشی هەیە، زۆرتر باغات بەرهەم دێنن. یعنی هەم تورکەکان هەم کوردەکان، تورک و هەم کورد لە مەجموعدا لە شنۆوە کە دێینا و لە شنۆ شەر بەو شکلات تا دەگەینە خواری سندوس. ئەکسەری خەڵکەکە بەرهەم و داهاتیان باغداری و فاصلەکانی دیکە باغداری و ئەو کە ئەوانە هێز و بازویان پێویستە. لە ڕەمەزاندا زیاتر چ کارێک دەکەن خەڵکەکەی؟ ڕەمەزانانە دەنێو وڵاتە مسلمانەکاندا ئەکسەرەن کار بەرەو ڕکوودا کورتی دێنە معمولەن. بەڵێ دوای باغداری دەرامەتی دیکەی ئەم شارە ساردخانەن کە بینی بەم شێوەیە لەم کاتەدا ئەم میوەیە بار دەکەن. ساردخانەکە هەر لە نێو باغدا دروستی دەکەن. پێشتر کوردەواری ئەو میوانەی کە دەیانویست لە گەرمای هاوین بیپارێزن هەرزاڵەیان دروست دەکرد و لە نێو باغدا دەیانتوانی لانی کەم تۆنێک 2 تۆن بپارێزن. بەڵام ئێستا مام عەبدوڵڵای حەسەنزادە کە یەکێک لە ساردخانە گەورەکانی هەیە لە سنووری نەغەدا و باخەکەشی هەر لا تەنیشت یعنی ساردخانەکەیدا بۆیە ئەسمە لایەوی مام عەبدوڵڵا ماندوو نەبی. لە زمانی خۆشدا لە هەرزاڵەدا میوەت هەڵگرتووە؟ بەڵێ رێوەڵا زمانێکە ئەو سەردخانە و ئیمکاناتی ئێلانەکانە نەبوو لە هەرزاڵە و لە ئەمباران و لە نێو سندوقاندا سێوان هەڵدەگرن. چەند تۆنت پێ هەڵدەژیراوە؟ ئەو پەری دەتوانانی 100 کیلۆیەکی هەڵگری. ئەی ئێستا دەتوانانی چەند تۆن هەڵگری؟ تەبیعی ئێلانەکانە بۆ بوونی ئەو سەردخانەیان دەتوانین تا 1000 تۆن، ئەلان بۆ خۆن 4000 تۆن لەو سەردخانەیدا ئان سێوێ ڕادەگرین. ساردخانەکە ئەوەی مهمە هەر لە نێو باخەکەتدا دروست. بەڵێ هەر لە نێو باڵەکەمان دروستمان کردو و لە دەوروبەر و لە باڵەخچی لە گوندی خۆمان سێوی بۆ دێنین لێرە دایدەنین. 6 مانگ و 7 مانگان ڕای دەگرین. بارە دەچۆشێت تازە کە من هێنا بارێکەکان تەچی پێناوە ئەوە دەشتە سولەیمانی. ئەو سێوانەی کە خراببوونا یان چووکەن یان زۆرێک لە جۆرەکان کە نیان هەوێت لەگەڵ سێوە جوانەکان لەگەڵ میوە جوانەکانی دیکە تێکەڵ بن لێرە لەم پرۆسەیەدا ئەو کرێکارانە جیانەکەنەوە. واتە ئەمە ساردخانە هۆکارێکی دیکەی ڕەخساندنی هەلی کارە بۆ ئەوانە. سڵاوت لێ بێت کاکە. سەرچاوم بەخێر. تۆ لێرە کارت چییە؟ وەڵاکارم ئیشم فقط سێوزداکردنەوەی و دانێ باشترەکانی هەڵە بژێرین و پێشکەشی خەڵکی دەکەین. چەند کەس لێرە کار دەکەن؟ وڵا حداقل نزیکی تقریبا 30 نەفەر کار دەکەن. بەڵێ. کاری تۆ چیە لێرە؟ سێوچنین سێوزداکردنەوە ڕەتەبکردن چنین. ساڵانە هەموو ئەو کاتانە کە ئەو کارە دەبێتەوە دێ ئەو کارێک؟ بەڵێ مە لێرە کار دەکەین ساڵانە هەموو دەستە زەمی 30 نەفەر یەکڕا.
لەم مانگەدا تا چەندە خەڵک لە خێر و خێرات لە دەستگرتنی هەژاران ینی ڕەچاوی ئەو مانگاکە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کۆمەڵ بە فەقیری و هەژار و لێ قەوما بگرێ ئەو کاریان بەدەستە و بێزگە لەوانی ئیدیکەشن پێشی دێ کە ینی دەستی کۆمەک و هاوکاری تا بۆ نمونە لە دوکانێکی بوون لێرە لە فرۆژگایەک برادێک هاتەوێ چاوم لێ کرد تقریبان 20 نایلۆن برنج دانراوە مەسەن 4 کیلۆ دانراوە ئەمی پرسیم لە صاحب دوکانەکە کە ئایا ئەوە چیە زەریانچە عادەکردی کتیوەڵە ئەو حەزیێغایە هاتووە دەڵێ ئەمن نازانم ئایا سی چیسە بوو یا چل بوو ئەو چەندە فەقیرە هەموو ساڵی کۆمەگیان پێ دەکەم ئەو برنجی بووان کێشەوە هەرماڵی ئەوەندەی بۆ دەبا ئەو بەرەکەتی ڕەمەزانی بەرەکەتی ڕەمەزان باڵێ داوایدا خێر و سەوابی ئەو کەسە چییە؟ خێر و سەوابی ئەو کەسە چەند بەرابەرە هەر چەند لێ بدوێن ناتوانین بەڕاستی ئەدای بکەین. لە ماڵی سەید یوسوفی سعدەین هاوڵی ماملێ بووە بۆیە بە هەموو ئامێرە کۆن و نوێکاندا ئەو گۆرانیەکانی ماملەی هەن. مام سەید ماندوو نەبی. مام سەید ئەوە نێوی چییە ئیسە سەردەمێشیە پێشی کە بە ژوێن لە ماملێش ببێ. کاکاوە ڕێیلی پێدەڵن ئەو ڕێیلە ژاپۆنیە یە رادیۆ تەلەڤیزیۆنێ بوونە قەدیم رادیۆ تەلەڤیزیۆنی کاری پێدەکردن کە دوایە ئەو تیکنیکی جەدید پەیدا بۆ ئەوانە وردە وەلا چوونە. چەند کاسێتی ماملێت هەن مام سەید؟ حدودی 80 کاسێتی ماملێم هەیە ڕەدیفەکان تایبەت بە خۆ من.